دوای زیاتر لە 7 ساڵ و چەند جارێک پاراتەرخانکردن بووی تا ئێستا نەتوانراوە شەقامی سەرەکی کەلار سلێمانی تەواو بکرێت. لە ئێستادا شەقامەکە لە چەند شوێنێکەوە بڕاوە و شۆفێران ناچارن لە کاتی هاتوچۆ بەسەر ڕێگەیەکی خۆڵ و بەردەڵان و سەختدا تێپەڕن. هاتوچۆی ڕێگای نێوان سلێمانی کەلارەکە یەکێکە لەو مەترسی هەرە گەورانەی کە ئەتوانین بە پێ و ئامارانەی کە لەم چەند ساڵی دواییە هەبوو ئەتوانین بە یەکێک لە هەرە دژمنە سەرسەختەکانی لە ناوبردنی مرۆڤی ئەم ناوچەیە هەژمار بکرێت بۆ نزیک بوونەوەی جارێکی تر متمانە پێکردنەوەی هاوڵاتی و حکوومەت بە داداچوونێک بۆم ڕێگایە بکەن بزانن چەندێک زیانی بۆ ئۆتۆمبیل و بۆ ژیانی و بۆتە چ مەترسیەک بۆ سەر ژیانی ئەو خەڵکانی کە بێرە هاتوچۆکەن. ڕێگەکە ڕێگەیەکی زۆر خراپە بە تایبەت ئەم دووسێ بڕینەیان تێ کردە ئەلەسا ڕێگەکە چاکن هەروە گیان هێشتۆ ئیشی لێ ناکەن ئیشێکی زۆری تیا کرا و ئەحمال کرا و گیان هێشتە من هەموو تقریبا لە هەفتەی 4 جار بەم ڕێگاتیم بەڕاستی ڕێگەکە زۆر ناخۆشە یعنی بە بەردەوام ڕۆژانە حادیسەیەکە بینم کەمە بینم حادیسەیەک ڕووداوەکە بینم لەسەر جادەکە. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و هەڵکشانی ئاماری قوربانیان بەهۆی خراپی ئەو ڕێگایەوە هاوڵاتیان و چالەکانی گەرمیانی هێناوەتە دەنگ. ئەوان کەمپینێکیان ڕاگەیاندووە و داوای تەواوکردنی ئەم پرۆژەیە دەکەن. دانیشتوانی ئەم سنوورە پێیان وایە تەواو نەکردنی پرۆژەکە بەرئەنجامی جیاکاری و پەراوێزخستنی گەرمیانە لە کاتێکدا سەرۆکی حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ سەردانێکی بۆ ئەم سنوورە نەکردووە و ئاوڕێکی لە کێشەکانی گەرمیان نەداوەتەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوو پرۆژە بە دووسایتکردنی ڕێگای نێوان کەلار سلێمانی ڕاگیرا بەهۆی ئەوەی کە باسەوە کرێکە و بەهۆی قەیرانی دارایی بەڵام ئەوەی دەبینین کە ڕۆژانە هاوڵاتیانی گەرمیان کە دەبینرا لە هەولێر و لە دهۆک کە پرۆژەی بە دووسایتکردنی نێوان هەولێر دۆک چۆ بواری جێبەجێکردنەوە لەگەڵ پرۆژی 150 متری کە پرۆژەیەکە گەورەترین پرۆژەی لەسەر ئاسیا هەرێمی کوردستان و زۆرترین پارەی بۆ تەرخان کراوە. بۆ باسێکی گرنگ لە ناو وڵاتیانی گەرمیان باسەوە کرێت کە باشە قەیرانی دارایی بێ قەیران دەبێت لەسەر ئاسی هەرێمی کوردستان قەیرانی دارایی بێ بۆچی لە ناوچێک بۆ ناوچێکی تر جیاوازی بێ بۆی ئێمە بە باش مازانی کەمپینێک ڕاگەین لەسەر ئاسی گەرمیان کە و کەمپینەوە بوو کە لە ئێستادا و گەمپینە کاردانەوەیکی گەورەیە بۆ لەسەر ئاسی هەرێمی کوردستان و وای کردووە لەلایەنی پەیوەنددار وای کردووە لە کاربەدەستانی هەرێمی کوردستان کە بێنە سەر هێڵ. لە ژێر فشاری کەمپینەکەشدا وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم سەردانی پرۆژەکەی کرد و بەڵێنی دەستکردنەوە بەکارکردنی لە پرۆژەکە ڕاگەیاند. دەشڵێت هەوڵ دەدەین حکوومەت قایل بکەین مافکەوتەی بەڵێندەران دابین بکات تاکو چیتر تەواوکردنی ئەم ڕێگایە دوانەکەوێت. ئەمە یەکێکە لە پرۆژە استراتیجەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بەداخەوە بەهۆی هاتنی پەتای کۆرۆنا و ئەو بارودۆخە ئابووری کە لێکەوتەکانی ئەو پەتایە بوون ئەم پرۆژەیەک لە جێبەجێکردنی کارەکانیە خاوبوونەوەی تیا ڕوویا بوو. ئیمڕۆ هاتین بۆ ئەوەی من سەرپەرشتیارانی پرۆژەکە لە بەڕێوەبەراتەکانی گشتی و بەڕێوەبەراتی گەرمیانمان ئاگادار بکەمەوە کە بەڵێندەرانی خۆشەویست ئاگادار بکەن کە بە هەموو توانای خۆیانەوە دەست بکەنەوە بەکارکردن. ئێمە ژۆک و وەزارەتی ئاوەدانکردنەوە و وەزیری ئاوەدانکردنەوە لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت هەموو جوود و توانایکی خۆمانە خەینە گەڕ بۆ ئەوەی پارەی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکە دابینکەین و ئەم پرۆژەیە جاریشتر ڕانەوەسێتەوە. پرۆژەی دروستکردنی ڕێگای کەلار سلێمانی لە ساڵی 2013ەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. بڕیار بوو پرۆژەکە بە 2 ساڵ تەواو بکرێت بەڵام دوای 7 ساڵ و لە ئێستادا تەنیا قۆناغی یەکەمی ڕێگاکە کە کەمتر لە 30% کۆی پرۆژەکەیە بە ئەنجام گەیەندراوە. گەرمیانیەکان دەخوازن سەردان و بەڵێنەکان زوو لەبیر نەکرێن و ئاوڕێک لە ژیانی هاوڵاتیانی ئەم دەڤەرە بدرێتەوە تا چی دیکە نەبنە قوربانی دەستی خراپی ڕێگاوبانەکان و کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.